دووبارە و سێبارە و چواربارە کۆمپانیای ئۆپۆ بەردەوامە لە پشتگیریەکانی و دیسان بەرهەمێشتی بۆ ئێمە ناردۆ و ئێمەش دەستخۆشیان لێ دەکەین و سوپاسیان دەکەین. مام بەرهەمە لێرەدا بنین. ئەگەر پێش چەند ساڵێک کەسێک هاتبا و گوتبای مۆبایلێکی ئۆپۆ هەیە نرخەکەی لە 200 دلاری ئەمریکیە لەوانەیە گاڵتەیان پێکردبین. ناوەڵە هەر 200 دلار نا. ئەگەر هاتبا و کەسێک گوتبای مۆبایلێکی کۆمپانیای ئۆپۆ هەیە و نرخەکەی لە 150 دلاری ئەمریکیە والله هەر زۆر گاڵتەیان پێدەکردین. بەڵام کۆمپانیای ئۆپۆ بۆ ئەم ساڵ خۆشبەختانە مۆبایلێکی دروست کردووە نرخەکەی لە 450 دلاری ئەمریکیە و تایبەتمەندی باشە و نرخەکەشی باشە. گەر حەستان لێ پێداچنەوەی بۆ بکەین بابیکەین. شکالمان چییە؟ دەگەڕێن وڵاتان. ئەوەی بینیتان لە کارتۆن دەرێنانی مۆبایلەکە بوو هیوادارم بەدڵتان بێ. سڵاوی خوای گەورەتان لێبێ. من مەنسوڵ باسم لە تێک پلەسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بەوەی خۆشەویست لە ڤیدیۆیەکی تر لەگەڵتانی بۆی پێداچنەوە بە مۆبایلێکی نوێی کۆمپانیای ئۆپۆ بکەین کە خۆشبەختانە کۆمپانیای ئۆپۆ عێراق ئەو متمانەی بە ئێمە بەخشی بۆ جارێکی تر پێداچونەوە بە مۆبایلێکی نوێیان بکەین کە ئێستا لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە فەرمی بەردەستە بۆ فرۆشتن. مۆبایلی ئەمڕۆمان مۆبایلی ئۆپۆ A58 کە مۆبایلێکە نرخەکەی لە 450 دلاری ئەمریکیە و نرخەکەی لە چاو تایبەتمەندیەکانی خراپ نییە و ئەم مۆبایلە کۆمەڵی خاڵی بەهێزی هەیە و لە بەرامبەردا خاڵی لاوازیشی هەیە بەڵام نرخەکەی زۆر گونجاوە بۆ ئەوانەی خاڵە بەهێزەکانیان پێ باشە دەتوانن مۆبایلە بکڕن و ئەوانی خاڵە لاوازەکانیشان پێ خراپە دەتوانن نەیکڕن. گەر حەستان لێ با پێداچنەوە بە مۆبایلە بکەین و سەرەتاش لە دیزایانی مۆبایلەکەمان دەست پێ دەکەین. مۆبایلەکەمان لە بەشی پێشەوەدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی تەخت دەکات و ڕەشێنەی چاڵی ڕوونما کە کامێرا سەلفەکەیەتی لە ناوەڕاستی ڕوونماکە لە بەشی سەرەوە جێگیر کراوە و لە لاکانیشیدا شێوە تەختەوە لە بەشی لای ڕاستی مۆبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجیشمان هەیە و لە بەشی سەرەوەشدا هیچ فەرمانێک بۆنی نییە. ئەگەر ئێستا بینە سەر بەشی لای چەپی مۆبایلەکەمان تەنها دەرچەی سیمکارتمان هەیە. لە بەشی خوارەوەی مۆبایلەکەشمان دەرچەی هێدفۆن جاک کە بە UX بەناوبانگە هەمانە مایکێک بوونی هەیە و دەرچی بارگای بوونەوەی تایپسی و هەروەها لە بەشی سەرەوە و خوارەوەدا خاوەندارەتی لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات کە دوادینە سەر تایبەتمەندەکانی دوانە بڵندگۆ ستریۆکەشی و خۆشبەختانە مۆبایلەکەمان خاوەندارەتی لە ناسەرەوەی پەنجەمۆر دەکات کە لەسەر دوگمەی هەڵکردن و کوژانەوەکەی جێگیر کراوە. ئەگەر ئێستا بینە سەر بەشی پشتەوە لە ڕووی پشتەوەدا دیزاینەکەی تا ڕادەیەک لە ئۆپۆ A78 دەچێت کە پێشتر پێداچنەوەمان بۆ کردووە تەنها لە ڕووی ڕەنگەوە نەبێت کە ئەمەیان ڕەنجی سەوز و ڕەشی هەیە جیاوازیان هەیە و دوودانە کامێرامان هەیە لە بەشی پشتەوەدا کە بە شێوەیەکی بازنەیی دیزایانی بۆ کراوە و کامێرا سەرچێکەشی 50 مێگاپیکسلە کە دواتر دێنە سەر تایبەتمەندەکانی. ئێستا گەر بینە سەر کێشی مۆبایلەکە کێشی مۆبایلەکەمان تەنها 192 گرامە و کێشێکی تا ڕادەیەک سوکەڵی هەیە و لە کاتی بەکارهێنانی زۆر مۆبایلەکە لە نێو دەستەکانمان بێزارمان ناکات و دەتوانین بڵێن کێشێکی تا ڕادەیەک باشی هەیە و ئاسوودەیت پێدەبەخشێت لە کاتی بەکارهێنان. ئەگەر ئێستا بینە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکان و وەک لە سەرەتاش لە ڕوونمای مۆبایلەکەمان دەست پێ بکەین. ڕوونمای مۆبایلەکەمان خاوەندارەتی لە ڕوونمای 6.72 ئینچ دەکات لە جۆری IPS LCD کە توانای نوێبوونەوەی ڕوونماکەشمان 6 هرتزە و ڕوونی ڕوونماکەشمان فول HD پلس و تێکرا ڕۆشنای ڕوونماکەشمان لە کاتی بەکارهێنان لە بەڕۆژ دەگاتە 680 نیتس و هەروەها بەرزی چرە پیکسلی ڕوونماکەشمان 269 PPI لەوانەیە ڕوونماکەیەکێک بێت لە خاڵە لاوازەکانی ئەم مۆبایلە بەڵام لە پاڵەمەشدا کۆمەڵە خاڵی بەهێزی هەیە کە دواتر دێنە سەری و لەگەڵ نرخەکەی دەتوانین تا ڕادەیەک بڵێن نرخەکەشی زۆر گونجاوە و لەگەڵمان بمێنەوە. ئێستاش دەچینە سەر باسکردنی چارەسەرکەری مۆبایلەکە. چارەسەرکەری مۆبایلەکەمان خاوەندارەتی لە چارەسەرکەرێکی ئازنزمی کۆمپانیای میدیاتێک دەکات کە هیلیۆ G85 کە یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالی G52 MC تووە و هەروەها چارەسەرکەرەکەشمان 12 نانۆمەترە و بە ڕایاڵەی 4G. ئایچی دەربارەی ڕامی مۆبایلەکەمان ڕامی مۆبایلەکەمان خاوەندارەتی لە ڕامێکی 8 گیگابایت دەکات لە جۆری LPDDR4X کە دەتوانین لە ڕێگەی سۆفتوێرە ناوازەکەی کۆمپانیای ئۆپۆ ڕامی مۆبایلەکەمان زیاد بکەین 8 گیگابایتی تر بەمەش دەبێتە 16 گیگابایت ڕام. ئەگەر ئێستا بینە سەر باسی بیرگەی مۆبایلەکەمان خاوەندارەتی لە بیرگەیەکی 128 گیگابایت دەکات لە جۆری UFS 2.2. ئەگەر ئێستا بینە سەر باسی کامێرای مۆبایلەکەمان لە بەش پشتەوەدا خاوەندارەتی لە دوو دارنێ کامێرا دەکات کە سەرچیەکەی 50 مێگاپیکسلە بە قەبارەی هەستەوەری 1/2.7 ئینچ
و تیریکرانەوەی هاوێنەکەشی f1.8 و کامێرای دووەمیشمان بە ڕوونی 2 مگاپیکسلە بۆ وێنەی پۆرتریت و لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایەک دەکات بە ڕوونی 8 مگاپیکسل و هەردوو کامێراکەی پێشەوە و هەروەها کامێرای دواوە دەتوانێت ڤیددیو گرتە تۆمار بکات بە ڕوونی 1080p و 30 فریم لە چرکەیەکدا. ئایسی دەربارە ڕووکاری موبایلەکەمان ڕووکاری خاوەندارەتی لە نوێترین ڕووکاری کۆمپانیای ئۆپۆ دەکات کە کەلۆرۆسی 13.1 و بنسینە کراوە لەسەر ئەندرۆیدی 13 و ڕووکاری موبایلی ئۆپۆ یەکێکە لە ڕووکارە هەرە نایابەکان و هەرە باشەکان کە لەسەر موبایل ئەندرۆیدەکان جێگیر کراوە. ئایسی دەربارەی بڵندگۆی موبایلەکەمە خاوەندارەتی لە دوودانە بڵندگۆی ستریۆ دەکات بە تەکنەلۆژیای نەرمەواڵەی ئەڵترا بوست ساوند کە بە ڕێژەی 300 دەتوانێت دەنگەکەی بەرز بکاتەوە و دەنگێکی یەکجار خۆش و نایابی هەیە و دەتوانین بڵێن ئاستێکی زۆر باش و نایابی پێشکەش دەکات لە ڕووی دەنگەوە. بە خۆشبەختانە موبایلەکەمان پشتگیری لە بڕوانامەی IP54 دەکات بۆ بەرگری لە ئاوتۆز و ئێستا ئەگەر بینە سەر پاتری موبایلەکەمە خاوەندارەتی لە پاترێکی قەبارە گەورە دەکات بە قەبارەی 5000 میلی ئەمپێر بەتوانای بارگایی بوونەوەی 33 وات کە خۆشبەختانە کە لەسەری بارگاویکەرەوەی 33 وات لەنێو کارتۆنەکەی جێگیر کراوە و دەتوانێت موبایلەکە لە 0 تاکو 100 بە 75 خولەک بارگایی بکاتەوە. ئەم پێشەوە بچینە سەر نرخەکەی بە 4 تایبەتمەندی یاخود 4 خاڵی بێستان پێ بڵم دەربارەی ئەم موبایلە و هەروە خاڵێکی لاوازیشتان پێ بڵم دەربارەی ئەم موبایلە کامەلاتان پێ باش بوو دەتوانن بڕیاردەم بیکردن و دەتوان بڕیاریشدا نەیکردن. موبایلەکەمان لە ڕووی خاڵە بەهێزەکانەوە پشتگیری لە ڕوونمایەکی فول HD پلس دەکات و هەروەها بارگاویکەرەوەیکی 33 وات و کامێرەیەکی 50 مگاپیکسلی کە پشتگیری لە تەکنۆلۆژیای AH دەکات و موبایلەکەمان خۆشبەختانە پشتگیری لە دوانە بڵندگۆی ستودیۆش دەکات و جگە لەمانش خاڵە لاوازەکەی یەکەم موبایلە خاوەندارەتی لە ڕوونمایەکی LCD دەکات. لەوانەیە زۆر کەس ئەم تایبەتمەندی پێ لاواز بێت کە لە ڕوونمای ئەم موبایلەدا هەیە و ڕوونماکەی IPS LCD. بەڵام لە ڕووی نرخەوە موبایلەکەمان نرخی زۆر گونجاوە کە نرخەکەی بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بە ڕامی 8 گیگابایت و 8 گیگابایت ڕامی زیادکراویتر بەمەش ڕامەکەی دەبێتە 16 گیگابایت بە بیرگەی 128 گیگابایت بە گرنتی فەرمی کۆمپانیای ئۆپۆ بە نرخی 149 دلاری ئەمریکی بەردەستە. بە پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بێنین سوپاسی کۆمپانیا ئۆپۆی عێراق دەکەین کە بەردەوام بەرهەمەکانی بۆ ئێمە دەنێرێت و پشتگیری لە ئێمە دەکات بۆی بەرهەمەکان پێداچوونە بۆ بکەین لەلایەن ستافی تێک پلسەوە و چەناڵەکەشمان سبسکرایب بکەن و هەروە لایک و شەیری ڤیدیۆکانتان بینێتیت بۆ زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ ئاگەناوە چەناڵەکەمان بێ خۆشەویست بێت. تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم و خواتان لەگەڵ.